لە مشێر کە ناسراوە بە دڵی قەتەر شوێنێک دابین کراوە کە تایبەتە بە ئەمریکای لاتین. محەممەد ئیبراهیم لە ڕێگەی ئەزلایڤەوە زانیاری زیاترمان لەسەر ئەم شوێنە پێدەدات. سڵاوتان لەبێ، ئێسێمە لە مشێر بین کە شوێنێکە پێی دەوترێت دڵی قەتەر، قەلب القەتەر، کە تێیدا لە ناو بازاری مشێردا شوێنێک نمایش کراوە تایبەتە بە کیشوەری ئەمریکای باشوور. قەتەر لەمەشە ڕێزی خۆی نیشانداوە، لەمەشە ڕێزی لە مێژووی و کیشوەرە گرتووە و هاندەرەکانی بە هەند وەرگرتن نمایشێکی جوانی بۆ ئەنجامداون. تەبەن ئەمە شوێنێکە ڕسمی یاریزانەکانی تێ، بەس سەرەتا ئاماژە بە چی بم تاوەکو ئێسەش ئەمریکای باشوور یاخود کەسەکان باوەڕیان وایە دوو ئەفسانەی گەورە لە ئەمریکای لاتینە، هەندێک ئۆرماندۆ مارادۆنا بە نازناوی ساڵی 1986ەوە و پێلێش بە نازناوی مۆندیالەوانێ، گەرچی مێسی نازناوی کوپا ئەمریکاشی بەرز کردەوە بەڵام هێشتا وێنەکەی لێرە نمایش نەکراوەی بۆ ئەوان گرنگە نازناوی جامی جیهانیە. بۆیە لیۆ لە 2022 کە چاوەڕێ دەکرێت دوامین مۆندیالی بێت زەختێکی زۆر گەورەی لەسەرە. وەکوتم لای ئەمان هێشتا بردنەوەی نازناوەکانی مۆندیال گرنگە. هەر ئەم شوێنە شوێنی نمایشی درێسەکانی پێلەیە، دەبینن کە هەواوی درێسەکانی پێلێ بۆیانەکانی یاری بۆ کردووە، هەڵبژاردەوە نازناوەکان هەمویان بۆ نمایش کراوە. دیارترین وێنەی کە ناوبانێکی زۆری لەسەرەوە ئەمەش درێسی پێلەیە لە مۆندیال دواتر مۆندیالی ساڵی 1970 پێ دەبرێتەوانێ، هەردوو درێسەوە پێلێ دەبێتە براوەی نازناوی مۆندیال. بۆ لێرەشە نمایشێک بۆ 2030 کراوە ئاماژەی هەڵبژاردنەی کە دەیانەوێت میوانداری مۆندیال بکەن. ئەمە وەکو چی؟ وەکو یادەوەری ساڵی 1930 کە ئۆروگوای و ئەرجەنتین پێکەوە میوانداری مۆندیالیان کرد. بۆ لێرەشە درێسی مارادۆنا نمایش کراوە، ئەم درێسی کە ساڵی 1986 جامی جیهانی پێدەدرێتەوانێت کە درێسەکە کۆنیکی زۆری پێوە دیارە، تر نازانم بە ئەسڵی ئەو درێسە بێ یاخودنا، ئەوە دڵنیانیم لێ، بەڵام درێسەکە شوێن دڕاوی پێوەیە، شوێن ڕاکێشانێکی زۆری پێوەیە لەسەر و شێوازە بێ یاخود خودی ئەو درێسە بێ نازانم. ئەمانەی دیکەش هەمووی وێنەی دیێگۆ ئەرماندۆ مارادۆنان وەکوتم، ئەویش بامان شێوە جوانترین وێنەکانی دیارترین وێنەکانی کە ئەمە دیارترین وێنەی دیێگۆ ئەرماندۆ مارادۆنایە. لای جیهان و لای ئەمریکیەکانیش هێشتا دوو گرنگترین یاریزانی کیشوەرەکەیان وەکو مێژوو، وەکو تاریخ، وەکو ئەوەی کە گرنگی پێبەن پێلێ و مارادۆنان کە بوونەتە پاڵەوانی مۆندیال. و لێرەشە وێنەی یاریزانانی دیکە نمایش کراوە، ڤالدێرامای تایە، لەو دیۆ یاریزانی تری تایە، چربی، ئەوە هەروەها لەم لاشەوە گێڕانەوە بە ناوبانگەکەی گۆڵچی بە ناوبانگ هیگویتا کە گێڕانەوەیشی بە ناوبانگی نمایشیان بۆ کردووە. ئەمە نمایشێکی جوانە بۆ تەواوی نازناوەکان و دەشمێت لێ ئاماژە بە نازناوەکانیان بکەم. هەلێرە تەواوی نازناوەکانی کوپا ئەمریکا نمایش کراوە کە هەمووی ناوی خۆی لێ نووسراوە، کۆنیمبۆڵ کوپا ئەمریکا و پاڵەوانتیانی سەر بە کۆنیمبۆڵن. ئەمەش جامی لیپەرتادۆرسە دووەمدانە و ئەمەش جامێکی دیکەی کوپا ئەمریکایە کە بەرز دەکرێتەوە، نەوەتە گۆڕانکاری بەسەر جامەکات و جامە ئاڵتوونیەکەیە پێم وابێ. و هەروەها ئەمەش هەر تایبەتە بە لیپەرتادۆرس کە دەبینن ئەمە شێوازە بچووکەیەتی، ئەمە شێوازە گەورەکەیەتی. و ئەمەی تریشیان جامی کۆپا سودا ئەمریکانایە کە چۆن لە کیشوەری ئەوروپا یۆرۆلیگ و چامپیۆنز لیگی، ئەوانیش لیپەرتادۆرسیانەیە کە وەکو چامپیۆنز لیگە و سودا ئەمریکاناشیانەیە کە وەکو یۆرۆلیگە. ئەلێرەیە تاکە وێنەی ئەوەی کە جێی تێبینی من بوو، جێی سەرنجی من بوو، یەک ڕسمی لیۆنێل مێسیە کە ئەم فۆتۆیە کە بۆ مێسی نمایش کراوە، یعنی هیچ ڕسمێکی دیکەی مێسیتیانە لە کاتێکا مارادۆنا و پێلێ ڕسمێکی زۆریان لێرەداندا و یەک ڕسمی نیماریشم بینیەوە فۆرلان و یاریزانەکانی دیکەی شیلیە و بەرازیلە و ئەمە وێنەیەکی بچووکراوەی میسیە کە باس لە کۆنیمبۆڵەکە پێگاتەی نمونەیە لە کۆپا ئەمریکای ساڵی 2021 تەنها لەمەیە. ئەوەش هاوبەشی نیمار و مێسیە کە پێکەوە لاوانسیەوە، بەڵام ڕسمی تەنهای مێسی وەکوتم تەنها ئەو وێنەی مێسی وجودی هەیە. و لێرە شەوانێ کۆمەڵی نمایشی دیکەی ڕسم و درێسەکانیش لەسەرەوە کراوە، کەوە درێسی شیلی
هەروەها درێسی بەرازیل و ئیکوادۆر و کۆلۆمبیا و هەڵبژاردەکانی دیکەی تایە و کوتمە ئەمە کۆی ئەمان کۆی گشتی نازناوەکانە مەنزەرێکی جوانی بۆ نەخشێنا و نمایشکراوە گەر بچینە و سەرکار حوسێن لەگەڵ ما بێت ئەلێرە شەوانەیە وێنەیەکی ڤالدێرامان هەیە بۆ کەسێ بێ ئارەزوو بکات ناوچانی دەخاتەوە شوێنەوانێ وێنەکەی ڤالدێراما دەکات ئەمەش بەشێکی دیکەی یاریزانانی شوێری ئەمریکای باشوون ئەمەش هەرباز لە کۆنینبۆڵ دەکات ئەمان دوامین پاڵەندەکانی کۆپا ئەمریکا و ئەستێرەکان کەوە لەلا ڤالڤێردی و هەروەها نێمار دیماریا کایسیدۆ و مێسی و بەشی پێشەوەشی کە بەشێکی گرنگە نازناوی فەرمی کۆپا ئەمریکا کە تایبەتە بە کۆنینبۆڵ کە گەورەترین پاڵەوانێتی کۆنینبۆڵە ئەنجامی دەدات ئەم نازناوەیە کە درێسەکانی لەسەر یاخود پاڵەوانەکانی لەسەر نمایش کراوە ئەمەی دەبینن پاڵەوانەکانە ئۆروگوای 1924 ئەرجەنتین 1925 ئەرجەنتینی 1991 و 1993 و ئەرجەنتینی 2021 وەرگەر هاوکارم کاکسەن دەریخا ئەمە دوامین پاڵەوانی کۆپا ئەمریکایە کە لەسەری نەخشێنراوە بەڵام هیچ وێنەیەکی مێسین بە نازناوەکەەوە نەبینیوە و لە بەشی پشتەوەشی کۆمەڵی شوێندانراوە بۆ یاری منداڵان بۆ کات بەسەربردن کۆمەڵی شوێنی تەرفیهیە کە لێرەش یاریکی ترەیە بە تۆپەکرێکە خاڵی لێەوە بەدەستیە ئەمانە تایبەتمەندیی تری وڵاتی قەتەرە لەوەی کە گرنگی بە هەموو چین و توێژەکان ناوە لە یارەکانی مۆندیالە گرنگی بە بەسەرکردنەوەکانیان ناوە ئەن نمایشە جوانەی بۆ هاندەرانی ئەمریکای لاتین کردووە.